شانازی مرۆڤایەتی هەمیشە لە چالاکێکی لەم جۆرەدا بوو. قوربانی بم. جیاواز بوو. کاتێک سەیریان دەکرد مرۆڤ بوو، بەڵام وەکو مرۆڤیش نەبوو. ئەوە تا یەکێک لە دۆستانی خوا دەڵێ حەزرەتی موحەممەد مرۆڤە، بەڵام وەکو مرۆڤەکانی تر نییە، بەڵکو وەکو یاقود وایە لە ناو هەندێک بەردا. سيد الكونين والفريقين من عرب ومن عجم هو الحبيب الذي ترجى شفاعته لكل هول من الأهوال مقتحم. بعض نسخەlarda مقتحم. ئەو کەسێکی لەم جۆرە بوو. کاتێک هەموو ئەم شتانەی لەسەر ئاستی ناوەوە ئەنجام دەدا، لە هەمان کاتدا لە بابەتی ڕەچاوکردنی مافی خێزانیشدا هەتا بڵی هەستیار بوو. ئەندامەکانی خێزان هەندێک چاوەڕوانی تایبەت بە خۆیان هەبوو، دوجار ئەوانیش مرۆڤ بوون، ئاسایی بوو چاوەڕوانیان هەبێ. ئەمە جگەلەوەی کە لە ڕووی دنیای داراییەوە لە هەژاری و نەبوونیدا دەژیان. عایشەی دایکمان، دایکی من، قوربانی بم، سرم بنێمە ژێرپەی، دەفەرموێت جاری وا هەبوو هیلالێک تێدەپەڕی و بە دوایی دادانەیەکی تر و پاشان دانەیەکی تر، واتە 3 مانگ تێدەپەڕی، لە ماڵماندا ئاو گەرم نەدەبوو. حەزرەتی عوروە لە عەبدوڵڵا بچووکتر لی پرسی ئەی بەچی دەژیان پورێ؟ سوێن بەخوا بە چەند دانە خوورمایەک و ئاوی سار دەژیاین. لەلایەک جەنگ ڕووی دەدا و غەنیمەت دەهات و بەسەر هەموو کەسێکدا دابەش دەکرا. ئەنسار بە گوێرەی خۆی و مهاجیر بە گوێرەی خۆی. یەک لەسەر 5 بۆ پێغەمبەرمان دەمایەوە، بەڵام ئەو لەوانەدا سەرفی دەکرد کە پێویست بوو چاودێریان بکە. لە سوفە کەسانێکی زۆر هەبوون، وەکو ئەبوو هورەیرە دەوترێت جاری وا هەبووە ژمارەیان 100 تێپەڕاندووە. ئەم خەڵکە هەژارانە لە 4 لای دنیاوە هاتوون و خۆیان بۆ عیبادەت تەرخان کردبوو. گوێیان بۆ ئەو لەعل و گەوهرانە دەگرت کە لە زاری پیرۆزیەوە دەهاتنە دەرو، و چاویشیان لە سەرخەتی ڕوخسارە موبارەکەکەی بوو. هەموو خەمیان بریتی بوو لە وەرگرتنی دین و گەیاندنی بەوانەی دوای خۆیان. لەبەر ئەوە پێغەمبەری خوا بە خێوی دەکردن و بەمی دەدا و بە ئەوی دەدا و دەیبەخشی و هەر دەیبەخشی. جارێکیان کەسێک داوای شتی لێ کرد. پێغەمبەر ئەو شتەی پێدا کە داوای کرد. یەکێکی تر هات و داوای کرد، بەویشی بەخشی. کاتێک یەکێکی دیکەش داوای کرد، سوێن بەخوا هیچ نییە بدەمێ، ئینشەڵڵا ئەگەر هات دەدەمێ. حەزرەتی عومەر بەمە زۆر دڵتەنگ بوو، وتی داوایان کرد و بەخشیت، داوایان کرد و بەخشیت، داوایان کرد و تۆش بەڵێنتدا، خۆت هێندە ئەزیەت مەدە ئەی پێغەمبەری خوا. بەڵام پێغەمبەری خوا ئەم قسانەی پێ ناخۆش بوو. ببەخشە، دیسان ببەخشە، کاتێکیش هیچت لە دەستدا نەما بڵێ ئەگەر هات دەدەمێ. عەبدوڵڵای کوڕی خوزافەت السەهمی کاتێک بینی کەمێک برۆکانی پێغەمبەر گرژ بوون، فەرمووی ببەخشە ئەی پێغەمبەری خوا، هەرگیز مەترسە لەوەی خاوەنی عەرش هەژارت دەکات و نیعمەتەکانی خۆی لێ دەگرێتەوە. سەروەری دوو جیهان زەردەخەنەیەکی کرد و فەرمووی ئاوا فەرمانم پێکراوە، قوربانت بم، قوربانت بم، ئەو خاکەی تۆ پێت لێناوە وەکو میسک و عەمبەر لە دەموچاوم هەڵبسووم. گەورەی من،